یوجین مێرێڵ ئەو پیاوەی کە لەسەر مانگ نێژرا. یوجین زانایەکی بەناوبانگی بواری جیۆلۆجی بوو. لە ساڵی 1928 لە لۆس ئەنجلس لەدایک بوو. خەونی گەورەی بریتی بوو لە گەشتکردن بۆ سەرمانگ. شایانی باسی یوجینی زانا بە یەکێک لە دامەزرێنەرەکانی زانستی ئێسارەکاندا دەنرێت. خاوەنی ئەو بیردۆزەیە کە باز لەوە دەکات بەوەی کەوتنە خوارەوەی نەیزەکێک بۆ سەر زەوی بۆتە هۆی ئەوەی کە هەموو ئاژەڵەکانی ئەو سەردەمە بە تەواوەتی لەناو بچن. ئەوەش خۆی لە خۆیدا ڕێنیشاندەرێک بوو بۆ ئەوەی زیاتر جیهان لە کاریگەری نەیزەکەکان تێبگات. لە ماوەی ژیانیدا خاوەنی زۆرترین دەستکەوتی زانستی و خەڵات بووە. هەروەها بەشداری لە ڕاهێنانی ئاسمانەوانی ئەمریکا کردووە. لە هەموو ئەوانەش گرنگتر یەکێک بۆ لەو کەسانەی کە هەڵبژێردرا بۆ ئەنجامدانی گەشتی ئاپۆلۆ بۆ سەرمانگ کە ئەوەش گەورەترین خەونی بوو. بەو شێوەیەش دەبوو بە یەکەمین جیۆلۆجیست کە بچێتە سەرمانگ. بەڵام بەهۆی ئەوەی تووشی نەخۆشی ئەدیسون دەبێت ئیتر خەونەکەی نایەتە دی کە ئەوەش نەخۆشیەکە کاریگەری لەسەر هۆرمۆنەکان و ڕژێنەکانی غودەی ئەدریناڵین دروست دەکات. بەو شێوەیە دەستبەرداری خەونەکەی دەبێتەوە. لە کۆتایی ڕۆژەکانی ژیانیشیدا بە خێزانەکەی ڕادەگەیەنێت کە گەورەترین خەمی لە ژیانیدا ئەوە بووە کە نەیتوانیوە بچێتە سەرمانگ. یوجین لە ساڵی 1960 و بە خاوەنی بڕوانامەی دکتۆرە لە زانکۆی برینستۆن. دواتر لە ساڵی 1969 دەستی کرد بە توێژینەوە لە بواری ئەو هەسارانەی کە بە دەوری زەویدا دەخولێنەوە. یوجین لە ساڵی 1997 بەهۆی ڕووداوی هاتوچۆوە لە تەمەنی 69 ساڵیدا گیانی لەدەستدا. دواتر لە ساڵی 1999 لەلایەن ناساوە بڕیار دەدرێت کە خۆڵەمێشەکەی بنێردرێت بۆ سەرمانگ و لەوێ بە خاکی بسپێرن وەک ڕێزێک بۆ هەموو ئەو کارە ناوازانەی ئەنجامیدا بوو. بەو شێوەیە بوو بە یەکەمین کەس کە توانرا لە سەرمانگ بنێژێ و ئەو ئاواتی کە هەموو ژیانی چاوەڕێ بوو پێی بگا لە دوای مردنی بەهۆی ناساوە پێی گەیشت.